پێم خۆشە لەوە دەسی پێ بکەم کە دەبێ مناڵان لە مەکتەبەوە کە دەست بەکەن لە سەرەتایی کە ڕێنمای ئەوە بکرێن کە چۆنچۆنی بەکاربێنن کارەبا بەکاربێنن. بۆیە بەڕاستی ئێمە ببینین حکوومەت و خەڵکی ئێمە زۆر زەختی لەسەر ئەوە کردووە کە با بڵێن احتیمام درراوەتە بواری سیاست و تجارەت و زۆر بواری تر، بەڵام قەت نەمان بینیوە لە خوێندنی سەرەتایی مامۆستا گرنگی بداتە ئەوەی کە دەبێ خوێندکار یاخود لەو تەمەنەیە ڕێنمایی بکرێت کە چۆنچۆنی کارەبا بەکاربێنێت، چونکە بەڕاستی کارێکی زۆر گرنگە. لە ئێران ڕاتادینە هەولێرەیە بە ڕۆژ تەواوی گڵۆپەکانی هەموو هەڵکراوە ناگوژێنەوە، جا زۆرتری مشکلەکەی وەیە کە نامژێنەوە ئیسفادەی دروستی لێ ناکەن. ئەگەر بەڕاستی بە ڕۆژ گڵۆپەکانیان بگوژێنەوە و کارەبان زیاتر دەبێ و ئەو مشکلەشیان زۆربەی حەل دەبێتین، زۆربەی مشکلەکان حەل دەبێت. بەڕای من حکوومەت ئەو بەڕی پێویستی کارەبا بۆ هاوڵاتیان دابینی نەکردووە. هەمان کاتێش هاوڵاتیانیش ئەو کارەبایی بە ڕێکوپێک و بە جوانی بەکار ناهێنن، زۆر زیادە ڕەوی دەکەن و لەبەر ئەوە کارەبا باشمان ناکاتن.